Değerli seyircilerimiz, iyi akşamlar. Uzun bir süre sonra بینەرانی خۆشەویست سڵاو ڕێستان لێبێت. دوای ماوەیەکی درێژ جارێکی دیکە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم. من جوتیارم. دەزانن کە ئێستا بابەتی گەرم و گوڕ هەن. بابەتی جێی باس لە کوردستان، عێراق و ناوچەکەشدا. ئەگەر بە کورتی بەرچاویان بکەین، هەڵبژاردننی پێشوەختەی عێراق، دۆسیەی پەکەکە، خیانەتی 16 ئۆکتۆبەر و بابەتی دەستور هەن کە ئێستا لە کوردستان کارەکانی دەست پێکردووە. کە باسی ئەم بابەتانە دەکرێ، دوو پرسیاری گرنگ دێنە پێشەوە. کوردەکان لەکوێی ئەم بابەتانەدان؟ دومیشیان ئەوەیە کە پێویستە کوردەکان چی بکەن و لە هەمان کاتیشدا چی نەکەن. ئەمانە دوو پرسیاری گرنگن. ئەمانە لەگەڵ مامۆستای خۆشەویست کۆمەڵناس، نووسەری گەورە، دۆستی مرۆڤ و کوردناس بەڕێز ئیسماعیل بێشکچی تاوتوێ دەکەین. زۆر بەخێربێن بۆ کوردستان 24. ئێستا بەر لەوەی بچمە نێو بابەتەکانمانەوە، دەمەوێت شتێکی دیکە بپرسم. خەڵکی ئێمە خۆشحاڵن کە بێشکچی هەیە، ئەوان تۆیان زۆر خۆش دەوێت. باشە ئێوە کە دێنە هەولێر کە دەگەنە ئێرە هەستان چۆنە؟ من لە ساڵی 2013ەوە دێمە کوردستان. زۆر هاتم. ئەمڕۆژ دووبارە لە کوردستانم. بۆیە زۆر دڵخۆشم کە هاتوومەتە کوردستان و بەتایبەت لەگەڵ ئێوە گوتوبێژ دەکەین. هەستێکی زۆر خۆشە. جارێکی دیکە بەخێر بێن. ئەگەر بچینە نێو باس و خواسەکانەوە، دەزانن ئێستا ڕوونە کە هەڵبژاردننی عێراق کرا. ئایا ئەو هەڵبژاردنەی عێراق دەبێتە مای چارەسەری کێشەکانی کورد لەگەڵ بەغدا؟ هەروەها بە ئەوەشی بۆ زیاد بکەم. هەموو کاتێک سەرکردە کوردەکان دەڵێن کە کێشەی ئێمە لەگەڵ عێراق شەراکەتی ڕاستەقینەیە. بە بۆچوونی ئێوە ئەو شەراکەتە ڕاستەقینەیە لە مەودووە جێبەجێ دەبێ؟ بۆ چونتان لەسەرەمە چییە؟ من هەموو ڕۆژێ بە دیقەتەوە بە گرنگیەوە لە کوردستان 24 و کەناڵە باشەکان دەڕوانم. بەو بۆنەوە سوپاسی کوردستان 24 دەکەم بۆ بانگێشەکەتان. ئێمە سوپاسیەوە دەکەین. هەڵبژاردنەکانی 10 ئۆکتۆبەر دەتوانم وەها باسی بکەم. بەر لە هەڵبژاردنەکان واتە بەر لە 10 ئۆکتۆبەر هەندێک گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردنەکاندا بۆ حکوومەتی عێراق هاتنە پێشەوە. لەو گۆڕانکاریانەدا کەمکردنەوەی دەنگی کوردەکان یاخود کەم چوونە سەر سندوقەکانی دەنگدان. ئامانجێکی لەم شێوەیە هەبوو. لە تەک ئەمەوە لە سلێمانی و هەڵەبجە هێرشکرایە سەر سەرکردایەتیەکانی پارتی دیموکراتی کوردستان. هەروەها لەولاوە لە شنگال ڕێگری کرا لە کاندیدانی پارتی بۆ ئەوەی پرۆپاگەندەی هەڵبژاردن بکەن. پەکەکە ڕێگری کرد کە نامزەدەکانی پارتی بانگەشەی هەڵبژاردن بکەن. هەروەها لەولاوە لە شنگال، سلێمانی و هەڵەبجەش هەندێک هەوڵ هەبوون کە تەگەرە بخەنە بەردەم هاوڵاتیان بۆ ئەوەی نەچنە سەر سندوقی دەنگدان. ئەمانە دەنگدانەوەشی هەبوو. لەگەڵ ئەمانەشدا لە هەڵبژاردننی 10 ئۆکتۆبەر پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتنێکی گەورەی پیشانداین. لەگەڵ ئەو تەگەرانەش کە بۆی دروستکران، پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنا.
بۆیە من وەک خۆم ئەمە زۆر گرنگ دەنرخێنم. Kişi olarak çok değerli buluyorum. Evet. Ama زۆر sonuçta باشە. hocam بەڵام لە کۆتاییدا لە نێوان کوردستان و عێراق کێشە و پرزگرێک هەن. sorunlar var. لە دوای ئەو Bu هەڵبژاردنەوە seçimden sonra پێتان وایە چارەسەریان çözülebilir mi دەبێت size göre? ئەو شەراکەتەی ڕاستەقینە کە باسی دەکەین پێک دێ؟ Şöyle söylenebilir. دەتکرێ ئاوها بیڵین. Hevler hükümetiyle حکوومەتی هەولێر و Bağdat hükümeti arasında حکوومەتی بەغدا çok önemli ناکۆکی زۆر گەورە هەن. önemli anlaşmazlıklar لە یەک تێنەگەیشتنی زۆریش هەن. ilgili değil. ئەمانە هی ئەمڕۆ نین. ساڵەهای ساڵە ئەو ناکۆکی و بەریەکەوتنە هەبووە و ماوەتەوە. Ama بەڵام Irak عێراق ناوێ ئەو ناکۆکیانە چارەسەر بکات. Türkiye bu çelişkileri تورکیاش ناوێ ناکۆکیەکان چارەسەر بن. İran aynı şekilde ئێران بە هەمان شێوە ناوێ ئەو ناکۆکیانە چارەسەر بن. سووریا ناوێ هەتا ئەمریکاش ناوێ. yani bunları یانی گرنگە ئەمانە باس بکەین. dile getirmek önemli. ئەوەشیان گرنگە بیڵین کە Yani Türkiye ڕەنگە istemeyebilir, تورکیا Irak چارەسەری ناوێ. istemeyebilir. عراق ناوێ، سووریا ڕەنگە نێوێ و ئێرانیش نێوێ، بەڵام پێویستە کوردەکان یازی چارەسەریان هەبێ. واتە پێویستە یەکەم جار کوردەکان لە چارەسەری ئەو کێشانە دابن و بە شێوەیەکی ماندوو نەناسانە لە هەوڵی چارەسەری ئەو ناکۆکیانە دابن. بۆ ئەمەش گرنگە کوردەکان بەیەکەوە جوڵە بکەن. Bunun için بوونەیەک و بەیەکەوە کارکردنیان گرنگە. önemlidir. ئەمەش ئەوە ئاسانیە کە دەیڵین. Konuşması, birlikte hareket etmemiz önemlidir. Yani bu tabii söylendiği kadar kolay değildir. بەڵێ لە Anlıyorum جەنابتان تێدەگەم. Geçmişten لە gelen ڕابردوودا هەندێک ناکۆکی و بەریەکەوتن لە نێوان کوردەکان هەبوو. çelişkiler تەماشاکە لە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 2017 بۆیە دەڵێم کە یەکبوون و Buna rağmen biz şunu بەیەکەوە söyleyeceğiz. کارکردن Yani Kürtlerin بۆ birlikte کوردەکان hareket گرنگە. etmeleri önemlidir. کوردەکان بۆ ئەوەی ئەو ناکۆکی و بەریەکەوتن و لە یەک نەگەیشتانە چارەسەر بکەن پێویستیان بە کۆششێکی زۆر هەیە. کوردەکان پێویستە نیازی ئەو çارەسەریان هەبێ. Evet hocam bu bu birleşmiş باشە. birleşik دەمەوێت ئەوە بپرسم. ئەو یەکبوون و یەکگرتنە بۆ لە نێوان کوردەکان دروست نابێ. باسی خیانەتی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017تان کرد. باشە. بینیتان کە سەرۆک بارزانی لە پێناو ئەنجامدانی ڕیفراندۆم چ کۆششێکی کرد و دواتر تاقمێکی دیاریکراوی نێو حیزبێک چ خیانەتێکیان کرد. بۆچی شتێکی ئەوها ڕوویدا؟ içerisinde. Neden şöyle şeyler oluyor? Yani referandum جارێ ڕێفراندۆم زۆر گرنگ بوو. yapılması پێویست بوو کە ڕێفراندۆمێکی بەو böyle bir شێوە بکرێ. referandumun yapılması gerekiyordu. 7 حوزەیرانی ساڵی 2017 سەرۆک بارزانی لە ڕوونکردنەوەیدا ڕایگەیاند کە لە 25 ئەیلوول ڕێفراندۆم دەکەین. yapacağız şeklinde لە دوای ئەمە açıklama yaptı. وڵاتانی ڕۆژاوا İşte batılı ülkeler ئەمریکا ڕوونکردنەوەی یەک لە دوای یەکیان بڵاو کردەوە گوتیان کە کاتی ئەنجامدانی ڕێفراندۆم نییە و referandum لەو کاتەدا ئەنجامدانی ڕێفراندۆم پێویست نییە. ڕۆنکردەی وەها بڵاو کرانەوە. yaptılar. بەڵام بە بۆچوونی من Benim kanımca ئەو ڕێفراندۆمی کوردەکان کردیان زۆر گرنگ بوو پێویستە ئەنجام بدرایە هەرچەندە ئەوروپا تورکیا و ئێرانیش نەیدەویست واتە هەر لەو کاتەدا هەرچەندە ئەمریکا و عەرەبەکانیش نەیان دەویست و ئەم ڕێفراندۆمی کوردەکان کردیان زۆر گرنگ بوو. referandum yapmaları. ئەنجامەکەی ئەگەر بە نمونە وەرگین 25 ئەیلوول کە ڕێفراندۆم کرا 92.93 کوردەکان با بەڵێ دەنگیاندا. ئەو ئەنجامە ئیرادەی خەڵکی کوردی نیشاندا و کوردەکان دەتوانن هەموو کاتێ بەکاری بێنن.
Bunu her zaman ileri sürebilir. واتە ئەمە بۆ کوردەکان بۆ تاپۆیەک دەتوانن لە داهاتوودا بەکاری بێن. ڕێفراندۆم پێویست بوو بکرێت و کرا. بەڵێ کێشەی کورد کێشەیەکی زۆر گەورەیە. لە ساڵی 1920ەکان کوردەکان و کوردستان بەشکرا پارچەکرا بەشکرایەوە. ئەم ڕەوشە ڕەوشێکی زۆر دژوار بوو بۆ کورد. دەتوانین بڵین وەکەوە وا بوو کە وەک تێکشکاندنی ئێسکە پەیکەری مرۆڤێک وا بوو، وەک بەردەستکردنەوەی مێشکی کەسێک وا بوو. کوردەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نزیکەی 50 ملیۆن دەبن، بەڵام لەگەڵ ئەو ژمارەیەش دەستکەوتێکی وەهایان نەبووە. با ئەوەش بڵێم کە ئێمە پێمان وایە حکوومەت یاریمی کوردستان ئیدارەیەکی گرنگ و ئۆتۆنۆمیەکی گرنگە، بەڵام کوردەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە بەرامبەر تورکەکان عەرەب و فارسەکان دەستکەوتەکانیان هەرچەند هەرێمێکی ئۆتۆنۆمیشان هەیە، بەڵام ئەو جیاوازیە هیوا بەخش نییە. ڕەوشێکی زۆر گرانە. دەتوانین ئاوها بڵین پێویست بوو کوردەکان ئەو دابەشکردن و بەشینەوە و پارچەکردنە لەبیر نەکەن و ئاقلی لێوەرگرن. ئەم پارچەکردن و دابەشکاریە دەبووە چی لێوەرگیرێ؟ بە بۆچوونی من دەبایە کوردەکان زیاتر بە ئاسانی لەگەڵ یەک گوتوبێژیان بکردە و پەیوەندیان دروست بکردایە. بە نمونە لە نەتەوەگرتووەکان لە دام و دەستگاکانی ئەوروپا، پەرلەمانی ئەوروپا، کۆمسیۆنی ئەوروپا، لە کۆنفرانسی ئیسلامی کوردەکان نوێنەریان نییە. هەرچەندە میلەتێکن کە ژمارەیان 50 ملیۆن زیاترە، تەماشاکە لە کەندا و کۆیت، قەتەر، بەحرێن و ئیمارات، ئەمانە ژماری دانیشتوانیان ملیۆنێک نابێ. دەوڵەت گرنگە، دەوڵەت گرنگە. ئەگەر دەوڵەتتان نەبێت ناتوانن موزەخانەیەکیش دروست بکەن. ئەگەر دەوڵەتتان نەبێ ناتوانن قەبرستانەکانیشتان بپارێزن. لە قەرنی هەژدەدا هێگڵ دەڵێ مەدەنیەکان دەوڵەت دروست دەکەن، ئەگەر دەوڵەتتان نەبێ ناتوانن شارستانیە دروست بکەن. هەر میلەتێک دەوڵەتی نەبێن ناتوانێت هەنگاوێک بەهاوێژێ. دەمێ ئەوەش بڵێم تیۆدۆر هێڵسی یەهودی لە ساڵانی 1890ەکان ئاوها دەڵێ ئەو سەردانی دەوڵەمەندانی یەهودی دەکات لە ئەمریکا، ئەڵمانیا، ئیسپانیا و فەڕەنسا و لەو سەردانانەدا بە دەوڵەمەندان دەڵێت ئەگەر دەوڵەتتان نەبێ دەوڵەمەندیتان هیچ قیمەتێکی نییە. ئاوهان پێ دەڵێ بۆیە زۆر گرنگە ببیتە خاوەن دەوڵەت. بێگومان ئەمە بۆ کوردەکان زۆر زەحمەتە. دابەشکاری و پارچەکردن و بەشینەوە و ڕەوشێکی کە 100 ساڵە بەردەوامی هەیە. بۆ نمونە لۆزان ڕێکەوتنێکی گرنگ بوو وایە، بەڵام لە لۆزاندا نوێنەری کوردەکان نەبوو. Doğrudur. Hocam şimdi ئێستا بابەتێکی دیکەش کە وەک ریفراندۆم گرنگە لە ساحەی کوردستاندا هەیە، ئەویش دەستورە. لە ساڵانی نەوەتەکانەوە بە شێوەیەکی کردداری حیزبەکان و خەڵکی کوردستانیش خەبات بۆ داڕشتنی دەستورێک دەکەن، بەڵام تاوەکو ئێستا هەرێمی کوردستان دەستوری نییە. ئێستا دەستور بووەتە بابەتێکی گەرم و کارەکانیشی دەست پێ کردووە. وتە ئێوە بۆ حیزبە کوردیەکان بۆ خەڵک لەو بارەیەوە چییە؟ Sözünüz Kürdistan içerisinde partileri bu konuda ne olur? Yani 2005 tarihli ئێستا زۆر گرنگترە هەڵوەستەیەک لە سەردەستوری عێراقی ساڵی 2005 بکەین. لەو دەستورەدا مادەی 140 هەیە، وانە؟ ئەو مادەیە تایبەت بوو بۆ ناوچانەی کە لە کوردستان دابڕێنراون. دەڵێ ڕێفراندۆمێک بکرێت لەو ناوچانەی کە لە کوردستان دابڕێنراون.
لە نەتیجەدا ئەگەر لە شوێنانە نفوس و ژمارەی دانیشتوانی کورد زیاتر بوو ئەوە ناوچەکان دەگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان. ئەگەر عەرەبەکانیش زیاتر بوون دەچنەوە سەر بەغدا. بەڵام ئەمە پێک نایە. حکوومەتی عێراق نایەوێ ئەمە بکات. ئەمەش کێشێکی کۆنە. بۆ نمونە لە ساڵی 1670 کە لە نێوان مەلا مستەفا بارزانی و سەدام حوسێن ڕێکەوتن کرا، ئەمە یەکێک لە بابەتە سەرەکیەکان بوو. مادەیەکی سەرەکی ڕێکەوتنەکە بوو. چی دەگوت؟ دەیگوت لەو ناوچانە ڕێفراندۆمێک بکرێ و بە پێی ژمارەی دانیشتوان ئەو ناوچانە سەر بە عێراق بن یان هەرێمی کوردستان. لەو کاتۆ ئەمە هەیە بەڵام ناکرا. بۆچی نەکرا؟ چونکە تورکیا نەیدەویست. ئێران نەیدەویست. O zamandan beri yapılamadı. Niye Irak'ış yapılamadı? legal yine bu. Türkiye istemiyordu, İran istemiyordu, Bu Irak yana zaten istemiyordu. بەڵام Bunun için yapılamadı. کوردەکان پێویستە پێداگری لەسەر ئەمە بکەن. İstemesi پێویستە gerekir. بیپارێزن. Israrla bunu istemesi gerekir. Bunu ısrarla savunması gerekir. O bakımdan, هەر بۆیە یەک بوون و بەیەکەوە کارکردن لە نێوان durmaya çalışmanın کوردەکان گرنگە. önemi. Önemlidir. Tamam hocam, şimdi گرنگە. باش ئێستا لە هەرێمی کوردستان لە شنگال و سنوورەکانیش مژارێکی دیکەمان هەیە. پەکەکە لەو شوێنانە هەیە. بۆیە ناوە بە ناوە تورکیا پێگەکانی پەکەکە بۆردومان دەکا. بۆیە دارستانەکان دەستێن، جاروبار دەیان بڕێن، گوندەکان چۆڵ دەبن و خەڵکی و شوێنانش ئاوارە دەبن لەوێ. ئێستا دەمەیە بزانم بۆ چوونتان لەسەر ئەمە چییە؟ پەکەکە لەوێ چی دەکە؟ ئایا پێویستە پەکەکە لەوێ هەبێ؟ gerekiyor mu size göre? Bu elbette çok yanlış bir tutum. ئەوەی پەکەکە دەیکا زۆر هەڵەیە. Yani برەو پێدانی پەیوەندیەکانیان لەگەڵ حەشدی شعبی هەڵەیە. حەشدی شعبی ڕێخستێکی دژ بە کوردایەتیە، واتە ڕێخستێکی دژ بە کورد و کوردستانە. پەکەکە کە ڕێخستێکی کوردیە و پەیوەندی لەگەڵ حەشدی شعبی هەیە، هەڵەیەکی گەورە دەکا. Evet. بەڵێ. Hocam, ئەگەر لە هەرێمی کوردستان دوورکەوینەوە، çıksak şimdi ئێستا لە ناوچەکەدا بابەتی گەرم و گوڕ و جەیباسن. sıcak sıcak gelişmeler بە var. بۆچوونی ئێوە ئەوەی لە ناوچەکەدا ڕوودەدا چییە؟ Ne oldu? کوردەکان لەکوێی ئەوە ڕووداوانەدان و Türklerin neresinde? چی پێویستە کە کوردەکان بیکەن و چیش هەیە کە پێویست ناکا بیکەن؟ Gerekiyor. İşte Kürtlerin yani birlik ئێستا oluşturmaya گرنگە کوردەکان çalışması, bu konuda هەمویان بەیەکەوە کاری بەیەکەوەی بکەن. çalışmalar yapması yoğun bir şekilde önemlidir. بەڵام دیسانەوە دەیڵێم Bu o kadar کە ئەوەیان değildir. Yani ئاسان biraz نابێ önce وەکو konuştuğumuz پێشتر ئاماژەمان olay پێدا، değildir. Örneğin چونکە ئەو geçmişten لێک gelen, نەگەیشتە لە کۆنەوە هەیە anlaşmazlıklar yani لە Kürtler نێوان arasında کوردەکاندا. geçmişten gelen anlaşmazlıklar. لەگەڵ ئەوەشدا ئەو بەیەکەوە کارکردنەی دەیڵێن گرنگە. Yani buna rağmen Kürtlerin بە نمونە birlik oluşturmaya çalışmaları ئێمە کە باسی önemlidir. ناکۆچانی Örneğin نێوان işte Bağdat حکوومەتی hükümetiyle بەغدا و حکوومەتی هەولێر دەکەین، باسی لێک نەگەیشتەکان دەکەین، دەیڕوونە کە نانەوێ کێشەکان çarəsər ببن. Çözümü istenmiyor. Yani Irak bunu Irak istemiyor, ama nave. Türkiye istemiyor. تورکیا نایەوێ، سووریا نایەوێ، ئێران نایەوێ، ئەمریکاش نایەوێ. Buna rağmen işte Boya bu ئەو birliği یەکگرتنە زۆر oluşturmak گرنگە. önemlidir. Bir özür dilerim. باشە بمبورە، واتە گەر ئەوها بیڵین هەر شتێک کە ئیران و تورکیا، سووریا و عێراق نەیانەوێ نابێ کوردەکان بیکەن؟ Gerekiyor mu? İşte Kürtlerin birlik oluşturmaya çalışmaları
önemli. جا بۆیە کاری بەیەکەوەی کوردەکان گرنگە. Kürtlerin istemesi gerekir. Kürtlerin پێویستە کوردەکان ısrarla istemesi بیانەوێ و gerekir. Örneğin بە ئیسرارەوە کاری بۆ بکەن کە دەڵێن ساڵانی 1920ەکان کوردەکان پارچە پارچە و دابەشکراون. ئێستا کە ڕۆشنبیرانی کورد لەگەڵ دیبلۆماتانی ئینگلیز لەگەڵ دیبلۆماتانی فەڕەنسا لە کۆبنەوە تایبەتەکاندا دەڵێن ناحەقی گەورەتان بەرامبەر ئێمە کردووە. ساڵی بیستەکان بەرامبەر کورد و کوردستان ناحەقیتان کرد. ئەو دیبلۆماتانە لە کۆبنەوە تایبەتەکاندا دەڵێن بەڵێ بەرامبەر کوردستان ناحەقی کراوە، بەڵام لە کۆبنەوە فەرمیەکاندا بۆ ڕاستکردنەوەی ئەو ناحەقە هیچ شتێک ناکەن. جا لەبەرەوەیانە کە پێویستە کوردەکان خۆیان بیکەن. باشە کوردەکان بۆچی نابن بە یەک؟ ئەمە شیان بابەتێکی گرنگە. ئێستا کوردەکان لە چ قۆناغێکی پێگەیشتنی کۆمەڵایەتیدان؟ ئەوان بوون بە میلەت یاخود لە قۆناغی پێش بە میلەت بووندان. Ya bakın biz 1920'lerde Kürtlere biletler تەماشاکە ئێمە باسی ساڵی بیستەکان دەکەین کە لە سەردەمی کۆمەڵی گەلان ناحەقێکی زۆر بەرامبەر بە کوردەکان کراوە. لەو کاتەدا کە هێشتا کۆمەڵی گەلان هەبوو، لەیکێتی سۆڤێتدا لێنین، ستالین، ترۆچی بۆ نەتەوەی خۆیان زۆر کاریان دەکرد، بێوچان گفتوگویان دەکرد بۆ وڵاتەکەیان ئەمەیان دەکرد. لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەرک وێڵسن بە هەمان شێوە کاری دەکرد. ینی لە سەردەمێکی وەهادا لە ساڵی بیستەکان دەبینین کە کوردستان دابش کراوە و پارچە کراوە. ئەو بۆ کوردەکان زۆر ناخۆشە. کوردەکان پێویستە لەمە تێبگەن. من پێم وایە کوردەکان تا ئێستا لەو پارچەکردن و دابشکردنە تێناگەن. هەر کاتێک تێبگەن ئەوە بەیەکەوە کۆ دەبنە و کارکردنیان بەیەکەوە ئاسان دەبێت. Peki, bir şey vardık. Şimdi ben زۆر باشە. öneriniz ئێستا بەیەکەوە بە وێستگەیەک گەیشتین. لەو خاڵە دیاری کراوەدا شیرەتتان هەم بۆ خەڵک هەم بۆ حیزبە کوردیەکان چییە؟ İşte Kürt partileri 1920'lerde سەم ئەوەیە کە دەبێت کوردەکان تێبگەن bu haksızlık لەو ناحەقەی بەرامبەریان کراوە. پێویستەوان ساڵی 1920 لە ڕووی مێژوویەوە بە باشی هەڵسەنجێنن. بۆ نمونە لۆزان، لە لۆزاندا گرنگترین بابەتیان کوردستان بوو، بەڵام نوێنەری کوردەکانی لێن هەبوو کە پێویست بوو بە شێوەیەکی تایبەتی نوێنەری کوردی تێدا بێ، بەڵام نەبوو. ساڵی بیستەکان لە باشووری کوردستان ئەو سەرۆکەی هەبوو، وانە ناوی چی بوو؟ Şeyh Mahmudi Şeyh Hafid. Mahmut Berzenci, evet. Şeyh Mahmut Berzenci بەڵێ شێخ مەحموود بەرزنجی نوێنەرەکانی بۆ لۆزان نارد، بەڵام لەلایەن بەڕێوەبەرانی ئینگلیز و فەڕەنسیەکان و نوێنەرانی تورک ڕێگریان لێکرا کە بگەن بە لۆزان. bölünme, parçalanma, paylaşılma olmuş. بۆ شێوازە کورد و کوردستان دابشکرا و پارچەکران و نوێنەرەکانیش نەگەیشتن کە کوردەکان لەوە گەیشتن زانیان ئەو ناحەقیانە بەرامبەریان کراوە، کارکردن و یەکگرتنیان ئاسانتر دەبێت. Yavaş yavaş sona geliyoruz. ئەوە هێواش هێواش دەگەینە کۆتایی پرۆگرامەکەمان. بۆیە پرسیارێک کە من پرسیارم نەکرد بێ یاخود شتێک کە جەنابتان بیانەوێ بیڵێن چییە؟ هەروەها دەمەوێت بزانم ئێستا بە چیەوە سەرقاڵن، باوەش بزانین. Onu bileyim. Şöyle bakın, Kürtlerde milli تەماشاکە کوردەکان تێگەیشتنیان بۆ شتەکان زۆر لاوازە. تێگەیشتنیان بۆ نیشتیمان نییە کوردەکان، بەڵام لە ساڵی 1960ەوە شەڕ هەبوو و پێشتری شەڕیان کردووە.
بەڵام ئەو شەڕانە تێگەیشتنیان بۆ نیشتیمان دروست نەکردووە. ئەمڕۆ لە باشوورەوە خەڵک دێتە باکووری کوردستان لەوێ شۆکانیان بەسەر دەبەن. بۆ ئەمە دەچنە شوێنێکی وەکو مێرسین، دەژنە ئێگێ، بەڵام ناچنەوان، ناچنە بێنگۆڵ و دیاربەکر، دەچێتە مێرسین و لە کەناراوەکانی دەریای ڕەش دەسوڕێتەوە و پارێکی زۆر خەرج دەکەن، بەڵام ناچێتە بێنگۆڵ و دیاربەکر و وان. ئەمە لە نەتیجەی لاوازی تێگەیشتنە بۆ نیشتیمان. لە حاڵەتێکدا وا دەزانن لە کەناراوەکانی دەریای ڕەش خەڵک کوردی خۆش دەوێت. بە پێچەوانەوە دژایەتی کوردەکان هەیە. لە مێرسین لە جەژنی قورباندا خێزانێکی کورد لەوێ کەوتە ڕەوشێکی دژوارەوە کە دەچیەوێ پێتان دەڵێن کوردن یان عەرەبن. کە دەڵی کوردم ڕوبەڕووی ڕەوشێکی زۆر ناخۆش دەبیتەوە، کەوای ئەو خەڵکی باشوور بۆ تا ئێستاش دەچێت بۆ ئەوێ. خۆشەویستیان لەوێ نییە. لە ئیزمیر خەڵک سکرتێری پارتی دیموکراتی گەلان هەدەپیان کوشت. لە ئاکسەرای ماڵباتێکی کورد 7 kesiyan lê kujra. İzmir'de büroda katledildi. Evet. Aksaray'da bir Kürt aileden 7 kişi katledildi. Yani Başa Kürtler Kurdakan bu estaş daranu nênewan. İşte o da bir sorundur. Têgihiştin bo niştiman niye? Eksik. Lawaza. بۆ ئیدارەی هەرێمی کوردستان پێویستە بەباشی کار بکات بۆ دروستکردنی هەستی نەتەوایەتی لە سێکتەری پەروەردە جێی ئەمە بکاتەوە. کوردەکان لەگەڵ ئەو هەموو شەڕ و ئەو هەموو باجەی کە داویانە هەستێکی نیشتیمانی باش دروست نەبووە. بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەی بۆ ئەمە هەبێ لە وانە و ئەو بابەتانەدا کە لە پەروەردەدان. زۆر زوو گەشتنە کۆتایی پرۆگرامەکەمان. زۆر سوپاسان دەکەین کە هاتن و داواکەمانتان ڕەت نەکردەوە. Ben de teşekkür ediyorum. Kürdistan 24. من سوپاسیەوە دەکەم کوردستان 24 بەپێی بنەمایی ئازادی ڕۆژنامەوانی نێودەوڵەتی کاری خۆی دەکات و پێم وایە کە ئەمە گرنگە و هیوادارم لەوەیان بەردەوام بن. Düşünüyorum. Bu tutumun sürdürülmesini diliyorum ve işte bu tür kurumlara Biz de çok teşekkür ederiz. Gene de ئێمەش دووبارە سوپاسان دەکەین بەو شێوەیە گەشتنە کۆتایی پرۆگرامەکەمان و بە هیوای کاتێکی خۆش بۆ ئێوەش.